سەدان زۆری داری سنەوبەر و کالیپتۆس بەوەی پرۆژەیەکی استراتیژیەوە لە ناو دەچن. بەیانی ئەمڕۆ راپۆرتێکمان لەو بارەیەوە ئامادە کرد، کاردانەوەی زۆری لە سۆشیال میدیا و لای هاوڵاتیان و ژینگە دۆستان دروست کرد. ئێمە با پێتان بڵین ئەو دارانە بەشی زۆریان تەمەنیان سەر و 20 ساڵە، بەشێکی دیکەشیان لەم هاوڵاتانەی لەم دوایاندا چێندران و تەمەنیان 4 بۆ 5 ساڵانێکە. بەڵام بەهۆی دروستکردنی پرۆژەکەەوە بەشێکی زۆری ئەو دارانەی کە دەکەونە سەر شەقامەکە لە ناو دەچن. هەرچەندە کۆمپانیای ناوبراو بەڵێنی قەرەبووی بە لایانی پەیوەندیدار بۆ بابەتە داوەتەوە، چاوەڕوان دەکرێت دوای تەواوبوونی پرۆژەکە ئەوان قەرەبووی لە ناوچوونی ئەو دارانە بکەنەوە بە زیاتریش دار بچێنەوە. ئێمە دەمانێت بزانین قسەی ڕێکخراوی ژینگە دۆستان لەو بارەیەوە چییە؟ بینەرمان بن. بەڵێ سەبارەت بەو دروستکردنی ئەو ڕێگایەکەوە ئێستاکە دروست دەکرێت ڕێگایکی استراتیژیە، بەڵام ئەوەی جێگەی داخە و ئەسەفا وەکو ئێمە و ژینگە پارێزان بەگشتی ئەوەیە کە بەشێک لە دارەکان و یاخۆ ژمارێک لە دارەکان بڕێنراوەتەوە و ئەوانەی کە دەکەونە بەر ئەو شەقامی کە دروست دەکرێتن دارەکان دەبدرێنەوە بەداخەوە. ئەوەی کە ئێمە بەداداچوونمان کردووە قەرەبووی دارەکان دەکرێتەوە بەپێی زۆر و تەمەنی دارەکان، بەڵام وا باشتر بوو کە دارەکان لە بڕی ئەوەی کە ئێستاکە ببرێنرێتەوە دراسەی ورتر و زانستیانەتر بکرێتن لە بڕیەوەی دارەکان کە تەمەنێکی زۆریان هەیە و بەو شێوازە ببدرێتەوە و لە نێو ببرێتن دەکرا میکانیزمی دیکەی زانستی و ورتر و باشتر وەک لەوەی کە ئێستا هەیە ڕێگای دیکە بگیرا بابەر بۆ ئەوەی کە ئەم دارانە بەڕاستی کە وەکو دەڵێن بۆتە مڵک و یاخود وەکو کللتورێکی ئەو شارە و کوردستانی بەگشتی لێ هاتووە نەدەکرا بە شێوازە بڕێتەوە شێوازی دیکە ئەگەر ببە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی ئێمە ینی پێی خەفەتبارین، بۆیە مێدەوارین کە ئەو کۆمپانیەکە هەڵساوە بە دروستکردنی ئەم شەقامە قەرەبووی زۆر باشتر بکاتەوە لەوەی کە ئەم زیانێ بە دارەکان گەیاندووە. دەشتی ئەو شەقامە بە دروستکردنی بە قەرەبووکردنەوەی دار دەتوانرێت دارێکی تەمەن 70 ساڵ بڕێندرێتەوە بەخۆی ئەو بە پێی ئەوەی کە ئەوان لەگەڵ لایانی پەیوەندیدار یاخود جیهەتی معنی کە بەدوەداچوونی ئەم برینەوەی ئەم دارانەیە کە یاخود دروستکردنی شەقامەکە ئەکید ئەوان بە ورد و دوشتی بابەتەکان لەوانەیە چکەم بەڕاستی بە وردی نازانم یاخود بنکۆڵم بۆ بابەتە نەکردووە کە بزانرێ وردەکاری ئەو ڕێککەوتنێک لایانی پەیوەندیدار و کۆمپانیای ناوبرا کە کار لە شەقامەکە دەکات چۆنە و بە چ میکانیزمێکە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بە وەکو زاهریان قەرەبوو دەکرێتەوە بە پێی تەمەن و جۆری دارەکە.